خانوم کردووە و مناڵ بۆ مەکتەبی باش و ئیتر عارزە و ئەم کۆمەڵێشتم لەو بابەتە هەیە من بەڵام نازانم بەڵێم چەنەیە ئەوە ویان ناوەڵم ئۆتۆمبیلەکەم وەڵی کامریەکەم پێ کامریکی 2011 مەکینە ئەڤەلۆن وەڵاهی فەرقەکات ئیتر بڵین دوو نۆح بەرزمانەیە بەرزێکەکەی بۆ منە پیاوتم بۆ شوێنی زۆر قەرەباڵغ ئەوە ئیتر داوای سیارێکی زۆر هینم کردووە یعنی بۆ منە دەفتەر و پەنجاو ئەوانە بۆ چونکە شوێنی ئەها زۆر قەرەباڵغە بەڵامیتر لە 35 تیاری تا 15 بۆ تەلەبەیەکەم یەمە دەگەڵاش لە بەرەوەی تەلەبەن و حەزیان پارەشم نێنێ من ئامادەم وەڵاهی هەر کەسێکم خۆشەوی شیعرم بۆ نووسی لەسەر ڕەحلەی مەکتەب ڕەسمەکەیم دروستە کرد لە ئامادەی هەڵکەوت گۆرانیم بۆ ئەوە لە ماڵەوە ئەوەنەی خەریکی گۆرانی وتن بووم بۆ ئەو بە خەیاڵ ئەوە نە خەریکی فیساغ وەرزوونی وتن و وەرخەمید زۆمانە نەبوو ئیتر ناویان ئامارام شەیدا وەڵای ئار زمانی کۆن نەک ئێستا چونکە لە من زمانێکی لە 22 ساڵی یا 23 ساڵی زەواجم کرد فریای ئەو هەموو ئاڕە نەکەوتم بەس دوانم وەرگرە ئەرەوەڵا زۆر ناخۆش بەخوا وەڵای من ئافرەتی خنجیرە و بچکۆلەم یانی پێ جوانە وەکو خۆ بچکۆلە بێ نچە نادام ئێوە ئەوە ڕاستیە دووەمیان حەزەکەم ئافرەتی کراوەی قسە خۆشی تێگەشتووی بە تەحەمل خۆی تەحەمل زۆر مهمە سەبەرگرتن زۆر مهمە بەس دایرێکتم بۆ نووسی دوێشەو بەدەستی لەرزۆگ دایرێکتم بۆ نووسی دوێشەو بەدەستی لەرزۆگ تیەتی و چی دەوێ ئەی زۆر زانی چاوچنۆگ تم ناوێرم بیڵێم لە ترسی تۆ بووم شۆگ چونکە تۆ نووسی و تا دایرێک دێکسانە بە بلۆگ چونکە تۆ نووسی و تا دایرێک دێکسانە بە بلۆگ گوڵەوە گوڵە چاومەستا شاجوانەکەی ئینستا گوڵەوە گوڵە چاومەستا شاجوانەکەی ئینیستا وەکو ئینیستاکات دڵی من لە بەردەستا وەکو ئینیستاکەت هەی دڵی من لە بەردەستا وڵای من حەزمە کرد ببم بە پارێزەر پێشوێ بم بە گۆرانی بێش بەزیتر حەزم بۆ گۆرانیەکە زیاتر بوو لەبەرەوە گۆرانیەکە پارێزەری بەزاند و بووین بە گۆرانی بێش بەڵێ من دوو جار هاوسەرگیریم کردو و لە جیا بوومەتەوە و ئیتر ئێستا سنگڵی ئەزانی چی هونەرمەندی ملی بووە لە کۆنەکانە ئەوە هیچ حەسەن و ماملێ و ئەو مامۆسازانە حتا ئێستا لە زیندوەکانە بۆ نمونە کاک حەسەن دەرزی بۆ نمونە کاک عەدنان کەریم کاک بەهجەدی حیا کاکەوە هەنە میلین برا جەماعەتی کامگارەکان هەمووی میلین لیولی و باسی ئافرەتێکی سەر و گەنجێتی ینی سەر و تەمەنێکی قەیرە بە کوردیەکەی خۆمان کەوە پەلە ئەڕواتەوە وەک ئیسعابلی ولی ئەوەی شانازی بەوەکەم کە دانیشتنی شەوانم گۆڕیوە و هەموو شیانە وازانن دانیشتن جاران وانە بوو جاران دوو گۆرانی بێژیاندا ناوە کەڵەشێر من یەکەم کەس بووم کە بە خەڵکمەوت مامۆستا هیواتم پەلەوەرە بن کەڵەشێر و کۆتر و تووتی و هیواتمە حەزم لە پەلەوەرە لە ماڵەوە هەمە بڵێ من دانیشتێکم کردووە ساڵیادی کچێکە دانیشتووە لە پەناما سێڵفی گرتووە پێندی بەمنۆ نییە چی لە بەرایە چ میکیاجی کردووە چی ئەڵێ چی ناڵێ و کەی پەیوەندی بەمنێ من گۆرانی بێژێکم گۆرانی بێژی ئامەتەنم وایە قوربان هەموو نوع کەسێک
کاکە مەلا هەیە من گادەم بۆ کردووە هەر مامۆستایە مامۆستا من دانیشتنم بۆ کردووە کاکەمە خۆم مامۆساکە کافرە